ئەگەر بڵێن ناساندنی خوێندنەوە چییە؟ تێگەشتنە لە مەبەستی نووسەرەکە. مەرجیش نییە قسەکانی نووسەرەکە خەزم بی. مەبەستی چییە نووسەرەکە؟ ئەمە لە خوێندنەوە گرنگە. پاشان مێشکت وەری بگرێت، ئەمە خوێندنەوەیە. وەچی تێگەشتنی نوێ لە زانیاریە نووسراوەکان، وە تۆ بتوانانی ئەم زانیاریان بینی هەڵنجێنی لە مێشکی خۆت. کەواتە خوێندنەوە مەبەستی نووسەرەکە تێبگین، زانین ئەڵێ چی، وا لێکدانەوەشی بکەین. خوێندنەوەی سەرەتایی چۆنە؟ پیت یەکەم جار تۆ چوویتە مەکتەب یا مامۆستایەکە فێری کردووی پیت فێری کردووی، پاشان وشە بە وشە فێر بوویت، دوای ئەوە فێر بووی ڕستە بخوێنیتەوە. ئەمە قۆناغێکە هەمومان ئەم قۆناغەمان بڕیوە. بەڵام ئێستاکە ئەوانەی کە لە زانکۆ ئەخوێنن چۆن ئەخوێننەوە؟ ڕستە خوێننەوە، هێشتا وشە ڕستە خوێنەوە. واتە دەرچووی زانکۆمان هەر بە سەرەتایی خوێنێتەوە، بە نێزامی سەرەتایی خوێن. واتە نێزامێکی زۆر سادە و سەرەتایی، نێزامێکی مهم نییە بۆ خوێندنەوە. ئەگەر ئەمانە پێشەوەی بچوونایەتە زانکۆ بیان زانیایە چۆن مطالعە بکەن، کاتیان بۆ گەڕایەوە، عیلمیان وەرەگرت، خوێندن ئاسانە بوو. بەداخەوە بەڕێزان ئەوەی ئێمە لێرە ئەیڵینەوە ناوترێتەوە، یعنی باسی مەبەستن سیستەمی خوێندنە. تۆ ئەچیتە باخچەی ساوایان، سەرەتایی، بنەڕەتی، ناوەندی بڵین، دوا ناوەندی، مانگا، زانکۆ، قرب، ماستەر، دکتۆرە، هەر پێت ناڵێن مێش چۆن ئیشەکە، چۆن زانیاری وەرگری، چۆن خەزنیکەی، چۆن بخوێنیتەوە، چۆن بیرە بکەوێتەوە، چۆن لێکدانەوەی، هەر پێت ناڵێن. بۆیە سیستەمەکە لە هەموو دنیا ئەم سەقەتی تایە. بەڵام کەس ڕێی لێ نەگرتووی، تۆ ئەبێ بڕقت هەڵسێ لەو کاتکوشتنا، ڕقە هەڵسێ لەو طریقە دواکەوتوانەوە بی بەڕانکاری بکەیت. خوێندنەوەی پێشکەوتوو چییە؟ پێشکەوتووترین شتی خوێندنەوەی زانیاریە. من زۆر کەم وەکو خەڵکە خوێنمەوە. ئەسڵەن بە بۆنەی مەشغەڵەتیشەوە خوێندنەوەی من زۆر نییە. ئێستا زۆر مەشغوڵم، زۆر ناخوێنمەوە. بەو خوێندنەوە تەقلیدی ئەڵێم زۆر ناخوێنمەوە. ئەو خوێندنەوە تەقلیدی کە خەڵکی خوێنێتەوە من وا ناخوێنمەوە. من زانیاری ئەخوێنمەوە. من ناچم و خۆم مەشغوڵکەم بە پەراگرافەکان و بە ڕستەکان و بە وشەکان. ئەوەی ئەمەوێ مێشکم هەڵی دۆشێ. وەسپاس بۆخوا لەو ڕۆژۆ لەم شتانە تێگەشتوم، مرتاحترم. زمانێک هەبوو زۆر کتێبی زیاترمە خوێندەوە، وەرگرتنم زۆر کەم بوو و دانەوەی معلوماتەکەشم کەم بوو. ئێستا من ڕێگای جۆراوجۆر بۆ نمونە مامۆستای چیرفان ئاماژەی بە چیکردوتی دەرس بتنەوە. بەڵێ بەڕێزە، من ئەم مانگەی پێشوو چەند کتێبێکم شەرح کردووە لە بەرگ بۆ بەرگ، دانیشتم شەرحم کردووە. کەواتە مەرج نییە دانیشی کتێب بخوێنیتەوە، ئەگەر دانیشی شەرحێکی ئەمەش جۆرێکە لەوە کە تۆ ڕاستە ئەیگەیەنی بە خەڵک، بەڵام بۆ خۆش خوێندنەوەیە. ئێستا ڕۆم سێری کتێبەکەم بە کتێبی یەک مجەڵەدی گەورەیە هەموویم شەرح کردووە. کەواتە ئەمەش زۆرێک بۆ لە فێربوون. من خەریکی زانیاریم، من ئیشم بەوە نییە بڵێم خۆزانی چۆنە کە بووی بە عالم کێلەکە پرسێ کتێبە خوێندوێتەوە یان ئەم شتانە، ئەوەی بەناو گرنگ نییە. ئاستی تۆی بەلاوە گرنگە، ئاستی علمی تۆی بەلاوە گرنگە. ئێستا بۆ نمونە حتا توێژینەوەی زانستی گرنگ نییە لەم توێژینەوە 100 سەرچاوە بەکارهێنا یادوست. گرنگ ئەوەیە طریقەی توێژینەوەکەت بەقووەت بوو بێ، نەتیجەی توێژینەوەکەت بەقووەت بوو بێت، طریقەکە بەڕێزان. ئێمە قسەمان لەسەرەوەیە ببینە خوێنەری زانیاری. ئێستا دوو شتمان هەیە ئازیزان، دوو شتمانە عەکسی یەکن. لەلایەک ئەڵێ مەچۆ بەسەر زانیاریە، خەیاڵی بۆ بکە وە کۆدی بۆ دابنێ دوای بیرکەوێتەوە. ئەمە یادگەوە ئەڵێ. خێرا خوێندنەوەش ئەڵێ مەوەسە لەسەر شتەکە، خێرایی بڕۆ
تۆ نەزانی هاوسەنگی ئەم دوانە بپارێزی هیچ بەڕاستی چکە ئەم دوشتە عەکسیەکن. من لە لایەک فێری خوێندنەوە دەکەم ئەڵێم بەخێرایی بچۆ بەسەر زانیاریەکانە لە لایەکی ژەڵێم ئادەیەڵا ناوی فڵان کەس ئادەیەڵا ساڵی چی لێرا چیەکی بەڕێزان ئەسڵی مۆزوعەکە ئەوەیە گۆڕەکەت هەڵەیە ماسیە باشەکان ئەگریت ماسیە باشەکان ئەبەی کۆدبەندیان بۆ ئەەکەی لەق تویان ئەنەی شتێکەکەی تۆ شتی هەیە مەعمەلە ماسی ئەگرێ خاتە قوتووە تۆ نابێ هەرچی جڕوجانەوەری بەحرەکەی دەریبێنی دوایی نابێ بەخۆ بڵێ وەڵامی من مێشکم زۆر خراپە و کتێبم خوێندەوە هیچم بیر نەماوە خۆ بەڕێزان کەس وایەکی بیر نەماوە یعنی ئێستاکە بۆ ئازانی من واشتم بیرماوە عادی بەڵا ئەدێ ئەو کتێبم خوێندەوە ئابزانم چی ئەزانم قەرار نییە وابێ قەرار نییە وابێ سبەی تۆ ئەم کتێبانە مهمترین شت کە ئەیکا خوێندنەوە چییە ئەوە نییە تۆ ئەبی بە هەڵگیری عیلم ئەوەیە کە تۆ ئاستت بەرزە بێتەوە تۆ دوای خوێندنەوەی 50 کتێب مستەوات بەرزە بێتەوە ئەگەر هەر 50 کتێبەکە هەمووشت لەبیر بچێتەوە یەک دنە خەفەت مەخۆ چونکە تۆ عەقڵی تۆ گەشتنی تۆ فێربوونی تۆ لە دوای ئەو 50 کتێبە لە مستەوایەکی بەرزترە بۆیە ئازیزان ئەوانەی کە کتێبە خوێندنەوە دوای وازەهێنن ئەڵێ بۆ وازێنە ئەڵێ وەڵی من ئیسفادەی نییە بە خوارە خوێنمە لەبیر مەچێتەوە ئێکەی قەرارە هەموویمان لەبیر بمێنێت جارێ ئێمە ئەخوێنینەوە مستەوای خۆمان بەرزەکەیەوە ئەمە یەک دوو هەدەفی خوێندنەوەکە چییە ئەگەر هاتە سەر ئەوە ئەبێت دەقا و دەق بیزانی وەکو من بکە من پێش ئیمتیحان مەلزەمەکانم هێنا هەموویم چی لێ کرد بە پەلە چاوم پێ ئاخشان فۆتۆڕیدێکی سەریعمە کرد ئەنیشتم نەخشەیەکی زەینیم بۆ ئەکرد ورد ئەم خوێندەوە هەمووی مەکرد بە فلاشکارت نەخشە زەینەکە و فلاشکارتەکانم لەبەرەکرد چوومە ئیمتیحان دەرەجەی تەواو هێن نەجارێ نەدوان نەسیان نەچوار وام کردووە بەڕێزان هەموو ساڵێک لە تێرمی یەکەم 8 کۆرسم هەبووە لە ئیچلەکە ئیمتیحانمان کردووە لە 60ەکە ئیمتیحانمان کردووە یعنی 16 ئیمتیحان تێرمی دووەم 16 ئیمتیحان ساڵەکەی تر تێرمی یەکەم 16 تێرمی ئەم هەموو ئیمتیحانە بە درێژایی 4 ساڵی زان دوایش 2 ساڵی ماستەر وام کردووە بەڵام ئێستا بیرەکەمەوە لە زمانی متەوەسطەی ئەعدادی خۆم بەڕاستی یعنی بەزەین بەخۆمایەتەوە ئەی من بۆ هیچم نازانی ئەری بۆ کەس نەبوو شتێکمان پێ بڵێ تۆش بەڕێزان لەم دەقەوە ئەبێ بزانی تۆ ئەبێ خوێنەری زانیاری ئەبێ تۆڕەکەت هەڵڵی ئەوانەی ماسی چاکن ئەوانە وەرگری ئەوانە ئاسانە کۆدبەندیان بکە کە بە نەخشەی زەینی و شەکلیلەکان دەرکە بیکە بە فلاشکار لە خۆت بپرسەرەوە برینکە بە ذهنت کە هەمووی بە دەقیقی لەبێت اینجا تۆ کەڵەکە زانست لە دوای زانست کەڵەکەیەکی لە خۆتە جا ئازیزان من وا ئەزانم ئەسڵی مەوزوعەکە چییە مستەوای تۆیە تواناکانی تۆیە چونکە ئەکرێت لە هەر قۆناغێکی ژیان تا تۆ پێویستت بە دەستێنانی علمێکی تازەیە مستەواکەت خراپێت لە ئایندەشە بەڕێزان وای لێ لە ئایندە ئەوەی ئەیدەیتە ناوە دوای ماوەیەک ئەوە گرنگ نییە ئەوە گرنگە ئەم ڕۆژتەکە بخەیتە ناوی و بەکاری بێنی یعنی ئێستا تۆ کێشەکەمان گەورەتر بۆ لەم سەردەما وامان لێ هاتووە بێ زۆر وریاتر بین زۆر شارەزاتر بین معلوماتە ئێستێتە بەردەستمان ئێستا بە سەریعی خەزنیکەین چکە ئەبێ ئەمڕۆ بەکاری بێنین و بەیانی بەکاری بێنین ئەوەی هەفتەی پێش و خەزمان کردو لۆچی کۆن بوو بێت کەواتە لێرا کێ دۆڕاوە ئەوانەی خاوە زانیاری وەرەگرن و جوان خەزنی ئەکەن و ئەی شێرن لە مێشکیانە ئەمانە زەرەرەکەن ئەمانە مستەوایان باش نابێت ماوەسەعەتا ڕۆژیان بە نمونە پێوتم وتی هیوایە دانیشێ بۆ نمونە دنیای قورئان لەبەرەکە دوایی لاپەڕەی سەهەم و لاپەڕەی یەکەمی هەر بەیەک زەر لەبەر نابێوە ئەبێت توانای خۆت باشکی لاپەڕەی یەکەم بە نیو سەعات لەبەرەی کردووە ئەبێ لاپەڕەی سەهەم گیاندبێتە دەدەق کەواتە تۆ ئەبێت لە خوێندنەوەی زانیان لە بەدەستێنانی عیلمە ڤۆلیۆمی لێهاتوویەکانت بەرزکەیتەوە ئاستی تێگەشتنت بەرزکەیتەوە توانای لێکدانەوەت بەرزکەیتەوە واتە تۆ بە مستەوا ببی بۆ نمونە چەند خۆشە من ئێستاکە باسی مۆزوعێکی گرامەرەکەم بۆ تۆ لە گرامەر زۆر شارەزانی بەس مستەوا باش نەفەرێکی کە دنیا ڕستەی ئینگلیزی لە بەرایە بەس مستەوای خراپە کە شەرحەیەکەم تۆ تێگەی ئەوە مهمە من قەواعیدی ئینگلیزی گرامەری ئینگلیزی شەرح کردووە باوەڕم پێ بکە
گروپم هەبووە هەمویان مهندس بوون یەکدوانێکیان نەبێ یەکێکیان مدەڕیسی زمانی ئینگلیزی مدەڕیس یعنی 4 ساڵ جامعی تەواو کردو و 2-3 ساڵیش لە ئیعدادی و متوەسطەکانیان دەرسێوتەوە 3-4 جار شەرحم کرد ئەوەی لە ئینگلیزیە پێی ئەوترێ ڕابردووی تەواو ئینگلیزی پێی ئەوترێ ڕابردووی دوور I had visited him واتە من سەردانم کردبوو لە ئینگلیزیەکە ئەوترێ ڕابردووی دوور لە کوردیەکە پێی ئەوترێ بڵم لە کوردیا پێی ئەوترێ ڕابردووی دوور لە ئینگلیزیەکە پێی ئەوترێ ڕابردووی تەواو ئەمەی لە ئینگلیزیە I have visited بۆ نمونە سەردانم کردووە لە ئینگلیزیە پێی ئەوترێ present perfect واتە ڕانەبردووی تەواو لە کوردیا پێی ئەوترێ ڕابردووی تەواو سێ تۆزی ئاڵۆزە 2-3 جار مدەڕیسێکی نزیم شەرح کرد ئێستا شتێ نەگەشت مامۆستایەکی ئاینی کە خۆی مامۆسای نەحو بەلاغەیە بەبەرەوەی مستەوای زمانی باش یەک جار وتم تێگەشت واتە مستەوا مهمە باوەڕم پێ بکەن مامۆسای ئینگلیزی هاتووە بۆ دەورە ئێستاش ئینگلیزی نازانێ مامۆسایەکی تر کە مامۆسای شەریعە و عەرەبیە ئێستا گوێ ئەگرێ کێ ئەگا مطالعەکە بە ئینگلیزی باشە وەکو یەکیش دەرسم پێوتم مستەوا کاتە ئەبێ خەمی مستەوای خۆگەت مستەوای خۆ بەرزکەرەوە یادگەت باشکە سەرنج باشکە تەرکیز باشکە لێکدانەوەت باشکە